مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی کۆبووەوە پەیامی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانی پێڕاگەیاندن. دەستپێک جەزا سەید مەجید لێپرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیان هەوڵەکانی یەکێتی بە ئامانجی خۆشگوزەرانی و چارەسەرکردنی کێشەکان و یەکڕیزی کووردە. وتیشی مامۆستایانی ئاینی لە ناو یەکێتیدا پێگەیەکی گرنگیان هەیە. وەفدی ئێمە بە بەردەوامی لە بەخایە ئائیسا کاقوبال لە بەخایە باشە لەگەڵ وەفدەکەی ئێمە خەریکین بە هەموو نەوعێگەمانەوێت ئەو موچێ دابینکەین. لە ئەو سەفەری پێشووترکەین بوو کاکشەر لاهور خۆتان نەزانن چوە بەغا لەگەڵ هەموو کتلەکان، لەگەڵ هەموو حیزبەکان، لەگەڵ هەموو دامپەرلەمانەکان، لەگەڵ قونسڵگەرەکان، سەفارەتەکان دانیشتۆ قسەی کردو. کاک باوێڵەوە لێرە خەریکە لەگەڵ حیزبەکانە و خەریکی کۆبوونەوە ئەوش بە تەریقەیەکی کە بتوانین بە هەمومان دەرچێ بۆ ئەو مەزعەت دۆزینەوانێ لەبەرێمە تەحملی مەسئولیەتیەکەین بۆ خۆ ئەشتینە ژێر ئەو بارەشەوانێ. بەڵام خەڵگە بێەوە بزانێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبە نییە خۆی لە جەماوەرجا بکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە کەماوەتەوە ئەم هەموو ئامەرەی لەسەر لەگەڵ منافسەکان دەوڵەتە ئیقلیمیەکان دنیا بە هەموو نەوعێک بەوە ماوەتەوە کە خەڵکی لەگەڵ و جەماوەری لەگەڵە. ئەوەی ئاینی ئیسلامی لە دەستێوەردان و ئاینی ئیسلامی بە جوانی هێشتەوە گەیاندی بەم زەمەنە کە هەموو کەس شانازی بکا بەوەی کە دینێکی دینی ئیسلامە بە سەرجە مەزاهیبەکانەوە مامۆستایانی ئاینی ڕۆڵی گەورە و کاریگەریان هەبوو. زۆر دەسە بوو، زۆر لایەن هەبوو، زۆر حزاب هاتن، زۆر لایەن هاتن ویستیان ئەم دینە تێک بن، ئەم دینە بکەن بە ناوێکی ناشرینی بە بکەن. ئەوەی لەو قەیران و مەشاکیلانە دەری هێنا مامۆستایانی ئاینی بوو. دکتۆر ئاسۆ شێخجەنگی ڕوو لە مامۆستایانی ئاینی وتی ڕێزگرتن لە مامۆستایانی ئاینی و گوێگرتن لەیان و ڕاوەرگرتنیان لە سەرۆک مام جەلال فێر بووین کە چۆن هەمیشە سەرۆک مام جەلال پەیوەندیەکی تۆکمەی لەگەڵ مامۆستایانی ئاینی هەبوو. دڵنیام کە زۆر یەک لە ئێوە شایەری ئەوم بۆ دەدەن کە جەنابی مام جەلال هەمیشە عیلاقەیەکی زۆر تەوی هەبوو لەگەڵ مامۆستایانی ئاینی. دڵنیام لەگەڵ زۆربەی زۆری ئێوە عیلاقاتی شخصی هەبووە. دائما جوێی لە مامۆستایان گرتووە چونکە زانیوێتی کە مامۆستایان ئیشیان بەس ئەوە نییە پێشنوێژی بکەن لە مزگەوتەکان. مامۆستایان بەشدارن لە پەروەردەکردن و تربیەدانی کۆمەڵگا. مامۆستایان بەشێک بوون لە حیزب لە حکوومەت، بەشێک بوون لەو هاوکاری حیزب بوون، حکوومەت بوون. بەدایان کێشەی کۆمەڵایەتی هەیە لەسەر دەستی ئەم بەڕێزانە حل دەکرێت. ئەمە ئەرکێشی زۆر لەسەر حکوومەت و لەسەر حیزب و لەسەر دەرگایەکان کەم دەکاتەوە. بریکاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کۆبوونەوەکە بەشدار بوو. بە مامۆستایانی ئاینی وت ئێوەی ناخسپی و مێزەرسپی دڵنیا دەکەینەوە تیمی یەکێتی لە حکوومەت بۆ خزمەتکردن لەوێیە. ئێمە ناو ئێوەی هێزەکانش پێمان وتون هیچ هێزێکمان ڕانەسپاردووە داپرۆسین بکە و قەمع بکە. ئەوەی کە دەڕوا کوڕی ئێوەیە، ئەوەشی لەسەر جادەیە کوڕی ئێوە، ئەوەی شەیدش دەبێت کوڕی ئێوەیە، ئەوەشی کە لە هێزەکان هەر کوڕی ئێوەیە. مامۆستایانی ئاینیش ڕاو سەرنج و ڕەخنە و تێبینەکانیان گەیاندا لە پرسراوی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێشەوا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ معلومی لای بەڕێستانە کە دەفەرمێ لا خەیڕە فیکم ئین لەم تەقولوها ولا خەیڕە فینا ئین لەم نەسمعوها. خێر لە ئێوەدا نییە ئەگەر پێمان نەڵێن و خێر لە ئێمەدا نییە ئەگەر گوێتان لێ نەگرین. بۆیە کاتێک کە ڕەخنە دەگیرێت دەست دەخرێتە سەر برینەکانیان، پەنجە ئەخرێتە سەر برینەکانیان لە ڕۆحیەتی دڵسۆزی و هەستکردن بە خەمخۆریە بۆ میلەتەکەیان بۆ نیشتیمانەکەیان. ڕاستی ئەمە دەرخی بۆ خەڵک شەفافیت زۆر مهمە. ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێوێ دەفەرمێ ئەگەر کەسێ بەردێکی تێگرتی خێرابەتەکە مەگرە تێگری تۆ بڵە بۆچی بەردی تێگرن بپرسە بۆچی سەیری خۆ کەزانە چیت کردووە. ئەگونجێت تۆ کۆمەڵە سیفاتت هەبێ حەقی دووسێ بەردی تریش بی. مەڵە بۆچی بەردم تێگری بڵێ بپرسە خەتاکە خەتای خۆم هەیە. ئەوەی کە خوا بەرپرسیارەکێتی ئەداتێ بە منی مەلاوە ئەگەر ئاو لە مزگەوتەکەمان نەبێ خەڵک دەستێژی پێ بگرێ کاتی نوێژی جومعە بێتە پێشەوە نوێژی جومعەکەی بفەوتێ بە بۆنەی منەوە کە ئاوی مزگەوتم دابین نەکرد خۆ حەقم لێ ئێسێنێ. جەنابی مەلاتۆ مدیری مزگەوتەکەی ئەبێ ئاگات لە داخستنی دەرگابێ لە کردنەوەی دەرگابێ لە ئاوی بەلوعەبێ لە هەموو ئەو شتانە بێ. بۆیە ئەگەر بەم نەفەسە کار نەکەین و خزمەتی ئەم وڵاتی خۆمان نەکەین و قازی پێشەوە قازی ئاسا خەمی ئەم وڵاتەمان نەبێ ئامادە نەبین بۆی ملی خۆمان بکەین بە سێدارە ملی خۆمان بکەین بە پەتا بۆ
خۆشگوزەرانی وڵاتەکەمان وەڵاهی ناوین بە هیچ زانایان پەرتوبڵاو ببوونەوە دیسانەوە جەنابی مام جەلال بە ئامادەبوونی خۆی بە سەرپەرشتی خۆی کۆنگری یەکێتی زانایانی بەست و یەکێتی زانایانی دروست کردەوە بە هەموو توانای خۆیەوە دەعمی یەکێتی زانایانی کرد. ئەمە پەیامی نوێیەکێتیە سەرجەم چین و توێژ و فکر و ئاین و ئاینزاکان لە دەوری خۆکۆ دەکاتەوە چونکە یەکێتی حیزبی گەل و جەماوەرە. ئاوەڕ عەلی گەلی کوردستان سلێمانی.